بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن سڵاتان لێبێ خۆشحاڵین جارێکی دی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبینەوە. ئەم جارە لە پرۆگرامی بۆ هەمووان کۆمەڵێک یاخود بەشێک لە هاوڵاتیان و لە چین و توێژە جیاجەکانی کۆمەلگەی کوردستان لێرە میوانی منن بە ئامادەبوونی بەڕێز پێشەوا هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قسەکردن بە ڕاشکاوی یاخود بەرنامە و گەنگەشەیەکی کراوە لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان. میوانداری هەردوو لا دەکەین. کاک پێشەوا زۆر بەخێربێی. سپاس کە هاتی بۆ بەرنامەکەم. دیارە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆژەی کە دامەزرا لە ساڵی 2019 چەند هێڵێکی گشتی یان چەند تەوەرێکی سەرەکی و بەرنامەی کاری زۆر لە پێشنێ هەبوو، چاکسازی، خزمەتگوزاری، ڕێخستنەوەی مافی نەخۆش، کۆمەڵێک هەنگاوی دیکە لە هەموو بوارە جاجەکاندا. پێم خۆشە جەنابەت پێناسێکی ئەم 4 ساڵە بکەی بۆ ئێمە و بینەران و ئامادەوان. کەرەمکە. بە ناوی خوای گەورە و مێهرەبان، سەڵاو لە جەنابەت لە بینەرانی بەڕێزی کوردستان 24 و لەم هاوڕێ بەڕێزانە کە لێرەن و خۆشحاڵم کە بتوانین پێکەوە بە سەرێحی هەندێک پرسیار هەیە و منیش هەوڵە دەم کە بە سەرێحی وەڵامیان بدەم هەر شتێک کە ویستیان وەڵامەکەی وەرگرن. ئەم 4 ساڵە ئەتوانین ناوی بدەین 4 ساڵی خۆراگری لە بەرامبەر ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەوە کە بریتی بوون لە نەخۆشی کۆرۆنا، قەیرانی دارایی کە ڕوبەڕوومان بوویەوە، هەروەها دابەزینی نرخی نەوت و قەیرانێکی دیکەش کە ئەو بەڕاستی هەتا ئێستا ئەم قەیرانە کۆرۆنا کۆتایی پێهات و ئەتوانم بڵێم لە مەسلەی نرخی نەوت ئێستا لە دەست ئێمە نەما هەتا بڵێم نرخی نەوت بەرز بوویەوە، بەڵام قەیرانێک هەبوو لەم کابینەیەدا ئەوە بوو کە بەپێی پێویست ئەوانەی کە پێکێنەری ئەم کابینەیە بوون لە هەندێک حاڵەتدا و لە هەندێک مووقیفدا بەپێی پێویست لەگەڵ ئەم بەرنامەیە نەبوون کە بەڕێز جەنابی سەرۆکوەزیران ڕایگەیان بەشدار بوون لە حکوومەت. ئەگەر ینی ئەخیر نمونە بە جەنابەت بڵێم چەند ڕۆژێک پێش ئێستا مناقەشەیەک هەبوو لەسەر بابەتی دابەزاندنی نرخی نانەواکان، بینیمان ئەوەی کە بەڵێ ئاسایی ئەوانش بینیم ئەوەی کە بەر لە هەمووان دژی ئەم بڕیارەی حکوومەت بەیاننامەی هەبوو و حەزبانە بوون کە لەگەڵ ئێمە شەریک بوون و لە ئاستی حەزبیدا بەیاننامەیان دەرکرد. من نازام لە کوێی دنیا هەبووە حکوومەتێک هەوڵ بدات نرخی نان لە وڵاتدا هەرزان بکات لایەنی پێکێنەری حکوومەت کە لەگەڵ یایەتی دژی بەیاننامە دەر بکات. چونکە ئەمە هیچ ئەم قەیرانەیان هیچی کەمتر نییە لە کۆرۆناکە. ئەخر معقول نییە شەریکەکەت بە تەواوی لەگەڵت نەبێت، بە مەزبوطی لەگەڵت نەبێت. باسی نانەوات کرد، باسی هەرزانکردی نرخی نانت کرد، مادام نوێنەریان لێرەیە ئەمەش بەرنامەکەمان ئەمڕۆ بەڕاشکاویە. حەزم لە نوێنەرانی نانەواچیەکان ئەگەر پرسیارێکتان هەبێت لە کاک پێشەوە دوجار لە حکوومەتی هەرێمە فەرموو. زۆر سپاس، زۆر سپاس بۆ بەرنامەکەت کاکسێنەر، زۆر سپاس بە ئامادەبوونی جەنابی کاک پێشەوا هەورامەوی تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان. طبعاً ئێمە خۆمان بە خزمەتکاری ملەتی خۆمان دەزانین، خۆمان بە کوڕی ئەو شارە دەزانین، خۆمان بە خزمەتکردنی تاک بەتاشی ملەتەکەی خۆمان دەزانین. بەس لە عینی کاتیشە نابی ئێمە زەرمەند بین. ئەو بڕیاری لەکوێی ئەو بڕیارە پێتان وایە ئێوە زەرمەند؟ ئەو بڕیارێکە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە. طبعاً وەزارەتی بازرگانی ئەو بڕیار بەرز کردوەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بڕیارەکەی لەسەردرایە. نرخی نان و نرخی سەمون ئەمە لە 63 و نانەوەینە خۆمان و براکەم بەڕەحمەت بێ لە 63 و نانەوەینە. هیچ کاتێکی نرخی نان و سەمون وەکو یەک نەبووە، جیاوازی هەیە لە مابینی نان و سەمون لەبەر ئەوەی حەق دەستی نان کرێی دەستی نان دووقاتی کرێی دەستی سەمونە. یعنی ئەگەر کابرای سەمونخانە ڕۆژانە ئەگەر 5,000 سەمونی بفرۆشی بیکاتن و نانەوەخانەش 5,000 نانی بکە و بیفرۆشی. بۆ ئەوانەی کە خاوەن سەمونخانەکانن بۆ ئەوان بڕیارەکە باشە، بۆ ئەوان بڕیارەکە تا ئێستاکە لە 1970 سەمونخانەکانی هەولێر هەدە سەمونیان بەهزار ئێستاکە ئەو بڕیارێک کە دەرچووە و ئادیان بە سعرێکی کەمتر و بە پاڵپشتی غازیان بدرێتێ بۆوان شتێکی خراپ نییە. بۆ ئێوە نادرێت غازەکە؟
بۆ ئێمەش دێتن بەس ئێمە کاک پێشتر چۆن پێتانە دراغاس ئێمە غاز لە بازار دەماکردی بازاری ئازاد ئێستا کە هێشتا وەریسمە وەرنەگرتووە ئەوەی کە بڕیارە وەریگرن ئەوە هەرزانەیان ئەوەی کە لە بازار ئەوەی کە وەری دەگرین هەرزانترە کەواتە کەمێک معقولترە بەس ئەمە لە هەینی کاتە ئەوڕۆکە لەگەر جەنابی قایم نەبەز قایمقامی ناوەندی هەولێر گفتوگۆیەکی زۆرمان کرد و 2 ساعت و نیم زیاتر لەگەی دانیشتین گفتوگۆمان کرد پێشنیارەکانمان داوی نرخەکانمان داوی هەموو شتێکمان بۆ ئەو ڕوون کردەوە یعنی متفق بووین لەسەرەوەی مەبەستم یعنی کە تاز دەگوتم سەمونخانەیەکێکە 5,000 سەمونی دروست بکاتن 5,000 سەمون ئەگەر تێچووی کرێکارەکانی 150,000 دینار بینانەوەخانە 300,000 تێچووی بەس کرێکار یعنی بەس حەقتەسی کارەکەی دەست خۆش بە من جوابێک لە کاک پێشەوا وەرگرن کاک پێشەوا دیارە لە دوامین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران سەرۆک وەزیران بڕیاری داوە کە لە کەسی قبوڵ ناکات دەست بۆ نان و گوزەرانی کاسبکاران بات پێم خۆشە لەوەوە وەڵام من ینی کەوتم سەریحەم هەمیشەش هەندێک جار ئەڵێن لەوانەیە کەمێک تون دەرکەوی بەڵام خەڵکیش سەراحەت یەوێت و ڕازگۆیی یەوێت مزایدە و خۆڵکردنە چاوی خەڵکی ناوێت زۆر جوامێرانە نا ئینسانیانە و نابەرپرسانە کۆمەڵێک حزابی سیاسی حتا نانی خەڵکیشیان بە سیاسی کرد هاتنە سەر ئەم مەوزوعە و بە 1000 جۆر ڕووماڵیان کرد لە میدیا ناشرینەکانیانەوە ینی کردیان بە قەزەیەکی زۆر خەتەر و ترسناک لە کاتێکە ینی ئەوەی کە ڕووی داوە من حتا ئەمڕۆژ لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران لەسەرەوە بابەتە قسەم کردووە نە لە دەستگیرکردنی هیچ کەسێک فەرمانی جەنابی هەبووە ینی وتوێتی هێزی ئەمنیان هیچ هێزێکی دیکە ینی فەرمە ئەو پیاوە نوێنەری نانەواخانەکانە لەگەڵ قایم قام قسەی کردو لەگەڵ پارێزگار قسەکە ئەوە لەگەڵ وتەبێژی حکوومەت قسەکە حکوومەتێک بە هەموو دەرگاکانیەوە حاضر بێ دەرگای کراوە بێ بۆ خەڵکەکەی خۆی ئایا ئەمە لە پێناو چاکردن و گوزەران و ژیانی خەڵکایە یان نیەتێکی دیکەی ئەگەر حکوومەت نیەتێکی باشی نەبێت بۆچی هەموو دەرگایەکە کاتەوە بۆی کە گفتوگۆ بکە بەڵام لە هەمان کاتیشە زمانی گفتوگۆ زمانی خۆی هەیە ئەو پیاوە لە من تێگەی منیش لێ تێگەم هیچ کامیشمان جنێومان بە کەسمان نەدا بەتاکید هیچ کامیشمان قسەی خراپمان بەرامبەر بە خەڵکی شارێک نەکرد بە نەرمونیانی و لە هەمان کاتە میدیای پۆپۆلیست بە دەستکیسەی هەندێک حزابی سیاسی جنێو ئەکەنە ئازادی لەکوێی دنیا جنێو ئازادیە کاکسە هەیە ئایا خەڵکی هەولێر یەک نمونە بێنەوە ینی مەسەڵەن خەڵکی هەولێر یان هەڵەبجە یان سلێمانی هەر پارێزگایەکی دیکە قبوڵەکەن کەسێک لەسەر شاشە بە عام ناوی بەرێت قسەی خراپی پێ بڵێت مناڵێکی هەولێری ژەمە قبوڵەکات لە هیچ وڵاتێکەوە نیە جنێو بدەیت لەسەر شاشە لە ڕێی لە وڵاتانەی کە لە لوتکەی دیموکراسین لەسەر تویتێک یەک ینی مەسەلێکت بۆ بێنمەوە یەکێک لە ڕۆژنامەوانە دیارەکان کە لە کەناڵێک لەوانەیە زۆرمان وەکو نمونەی باڵای هێنینەوە لە دنیا کەناڵێکی نێودەوڵەتیە تویتێکی کرد تەنها پاڵپشتی فەڵەستینی کرد دوای 24 ساعت دەرکرا لە کەناڵی BBC بوو من ناوی کەناڵەکە ناهێنم ینی ئەم ئازادی کە باسیەکەن بۆ تەنها بەرۆکی هەولێری پێ ئەگرن ئایا قسەکردن لەگەڵ کەسێک پێی بڵێ جنێومەدا ئەم هەموو دژایەتی حکوومەت و هێرشکردنە سەر جەنابی سەرۆک وەزیران و کابینەکەی و نەمانی ئازادی و بەرتەسکردنەوەی ئازادی ئایا ئەمە لەوە خەتەرترە خەڵک بسووتێنی بە ڕۆژی ڕۆشن لەگەڵ مناڵەکانی بۆچی دەگەڕێنیتەوە پێدوانە بینەوە سەر مۆزوعی بەزێک داقا پێشەوە پێدوانە من ئەڵێ ئەمە کارێکی جوامێرانەیە کە تۆ نانی خەڵک بژێوی خەڵک ئەمە بهێنی تێکەڵی کەسی سیاسی بکەیت و بتەوێت لەم ڕێگەیەوە لە جەنابی سەرۆک وەزیران بدەیت لە حکوومەتی هەرێمی کوردستان بدەیت لە کاتێکە ئێمە هەموو گیانمان گوێیە بۆی کە گوێ بگرین بۆی کە ئایا چی لە قازانجی نانەوەیە چی لە قازانجی سەمون فرۆشە چی چۆن لە قازانجی ئەوان و خەڵکەکەشە چونکە ئێمە خەڵکیش ئەبێت لە قازانجی بێت ژاتی باس کرد پێتوانێت بۆ دەگەڕێتەوە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە لە بەرژەوەندی هەندێک کەسی داوە کە پێشتر غەرقی گەندەڵی و هەرچی ناوی لێ دەنەی کە پێچوانەی یاسا و ڕێساکانی ئەم وڵاتە بووە بەڕێز جەنابی سەرۆک وەزیران ئەو دژایەتی کە ئەکرێ هۆکاری ئەوەیە کە دەست لە پرەنسیپەکانی خۆی بەرنادات و هەر شتێکی ڕوو بدات نە هیچ هێرشێکی علامی نە هیچ ڕووماڵێکی علامی نەهێرش و دەنگی ناحەز و ناشیرینی هەندێک لایەن لە ڕێگەی میدیاکانەوە وا ناکات ئەو یەک ڕۆژیش دەست لە پرەنسیپەکانی خۆی بەربدات
خۆی جارێکان لە دانیشتنی و پرەنسیپەکانیشی ئەوەیە کە لەگەڵ خەڵک بیت و پاڵپشتی خەڵک بکەیت و لە قازانجی خەڵک بڕیار بدەیت نەک لە قازانجی حزب و لایەنی سیاسی و کەسایەتی و پلۆوانی کە خاوەنی پلۆپۆستی باڵان هەتاوەکو ئێستا بۆیان چۆتە سەر من دڵنیاتەکەمەوە لە هەر سەردەمێکدا و سێکتەرێک دەستی بۆ ئەبرێت و چاکسازی و گۆڕانکاری تیاکرێت و خەڵکی کوردستانی شاهدیەوە دەن کە لە زۆر بواردا جەنابی سەرۆکوەزیران گۆڕانکاری و جیاوازی زۆر گەورەی دروست کردووە هەمووتان شاهد بن سەیری کەرتی کوشت و کاڵ بکەن بۆ هەموو زەختەی کە لە سەرمانە بە نەبوونی پارە بە بڕینی بودجە و موچەمانەوە بە وەگوتت دابەزی نرخی نەوت و ئێستاش ڕێگری لە ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەوەژێکی کێشە لەگەڵ بە هەموو ئەم مەشاکیلانەوە بە هەموو ئەم مەشاکیلانەوە لەم ناوچێدا گرنگە سەرۆکوەزیرانەکەت لە خەمینان بێت دێمەوە لای میوانە بەڕێزەکان و بەنسبەت پرسیاری بینەوە سەر کاکەشەوە مۆزوعی ئێمە تۆزێک سیاسیانە جوابماندایەوە چونکە هەندێک شتی دیکە هەبوون مادام کە قایم لەگەڵێەوەی بەڕێزدا ئەنیشێت وەزیر گوێتان بۆ ئەگرێت و حکوومەت گوێتان بۆ ئەگرێت دڵنیاتەکەمەوە کە هیچ شتێک ڕوونادا کە لە زیانی ئێوە بێت و لە زیانی خەڵک بێت ئەوە مژدەی پێدای دڵنیاین کاک پێشەوە دڵنیان ئەبێت هەموو بڕیارە هەر جۆرێک هەیە ئەوەی کە بەڕێزان لە وەزارەتی بازرگانی و جەنابی سەرۆکوەزیران پاڵپشتی کردو بەوەی کە هیچ کەس نابێت زەرەری تیا بکات نە خەڵک نە ئێوە ینی دەزانین چۆنێکا پێشەوە هەڵەیەک لێرە هەبووە ینی بڕیارەکەی وەزارەتی بازرگانی یعنی کە کتابەکە و راپۆرتەکەی بەرز کردوەوە بۆ ئەنجومەنی وەزیران ڕاستاوی نرخی نەکرد نرخی کردووە بەس وها وەکو بڵێ نان و سەمونی بەیەک بەستراوە ئێوە تەنها ئەوەی کە مخاتەبەیەکەن حکوومەتی خۆتان بێت لەبەرەوەی خۆتان گوێتان بۆ ئەگرێت و لەگەڵی شتانەوە پاڵپشتی هەموو لایەکیشتانەکات زۆر سپاسی میدیای نامەسئول و حزبی نامەسئول و لایەنی نامەسئول لەم پرسەدا نانی خەڵکی ئەوە نییە بیکەیتە یاریێکی سیاسی کاک پێشەوە مەبەستیەوە هەر گلەی و گازاندەیەکتان هەیە ڕوو لە حکوومەتکان ڕوو لە حزبەکان مەکەن کە دەسی سەلامی دەکەی بە کوردی بە کوردی وەڵامت ڕەخنەی توندیش بگرە ڕەخنەی توندیش بگرە کەس پێت ناڵێ بۆ ڕەخنەش بگرە کەس ناڵێ بۆ ئێمە کە خزمەتی خەڵکی خۆمانەکەین وەکو خزمەتکار ڕەفتارمان کرد وەکو جەنابی سەرۆکوەزیران فەرمووی ئێمە نەکوێ خاین و نەئاغاین ئێمە خزمەتکاری خەڵکی خۆمان کاتێک ئاڵێ خزمەتکاری خەڵکی خۆمە یەک کەوانێ ئەمڕۆکە لەگەر جەنابی قایمقان دانیش بووی لە تویتێکە پەرلەمانتارێکی کوردی خۆمان یعنی لە تویتێکە تویتێکی کردووە ئەمڕۆ لە ناوەخانەکانی هەولێر چەند نانەوەخانەیەک جیرە قەپات کراون و ساحب نانەوەخانەکانیش ڕەوانەی زیندان کراوە کە هیچ کەس دوورە لە ڕاستی یانیوانە نە لەسەر ناڕەزایەتی بۆ تەنها بە ڕێزێک وتراوە تاوانەوە هەمومان لێرە دانیشتوینە دوورە ئەو پەیامە ئەو تەنها بە ڕێزێک وتراوە پەیامەکەت ئەکرێ باشتر بگەێنی لە بریەوەی جنێوە بدەیت ئەوەندەکاریشەوە پێم وابێت داواکارێکی هێندە گران نییە جەنابیشت هەر نوێنەری بڵێ من بە نوێنەرایەتی 1045 نانەوەخانە شاری هەولێر بە دەوروبەری حکوومەت کەچی دێ دەستخۆچی بەرنامەکەت لێ دەکەم بە خێراتی کاک پێشەواش دەکەم تەبعاً من ڕۆژی دووشەم کە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە کرا من ویستم پەیامێکی بە نەرمی بگەینم بەڕاستی ئەو دوای پشێوی لێکەتەوە هەندێک کەناڵی بەناو کەناڵ بەڕاستی نامەسئولانە هاتن هەر یەکە و یەکەچی تیو کردەوە بەڕاستی ئەوانی هاتوونەوێن دەریش بەشدار بوون لەو کۆنگرەیە بەڕاستی هەموو خەڵکی فەقیر بوون خەڵکی فەقیر بوون خەڵکەکی کەم دەرامەت یعنی ئەوەی لە دڵی بوو دەری کرد هەبوو زۆر قەردار بوو ئینجا هەندێک کەناڵ هەبوو بەڕاستی و کوردەواری خۆمان دەرێن نان و پیازەکی پێ خوارد من کە ڕۆژی دووشەم پەیامەکەم گەیاند کە باسم لەوە کرد کەسی نەشارەزا کەسی لە شارەزا لەگەر ئەوەم بوو من تاکید بووم لەوەی سەرۆکوەزیران ئەو بڕیارە نادا یەک لە وەزارەتانە وەزارەتی بازرگانی تەبعاً ئەوانە هەمووی لە خزمەتکردنی خەڵکە یەک لەوانە وەزارەتی بازرگانی بەڕاستی زۆر بەهەڵا ئەم شتەی بەرز کردەوە و سەرۆکوەزیران دەبایە دیراسە لەسەر بکە چار کەسی پسپۆر لە بوارەی شارەزا لەو بوارەی کە چەند ساڵێک ئێستا من یەک بخۆم 27 ساڵە لاوە ئیشەیمە ئەوە کاکتەها تقریبان زۆر لە من زیاتر لە 86ەوە کاکە دەهاتین پرسەکمان دەکرد سەرۆکی سندیکای
کرێکارانمان گاز دەکرد کاکە ئێمە لە فرنانەوەخانەی بافەردەک ئاردی بکەینە ئیش ئەمە بەتەمای شتە شوانە بەرز دەکەینەوە لە بۆ سەرۆک وەزیران ئەنجومەنی وەزیران دەهاتین قیاسمان دەکرد بزانین ئەمە یەکسەر بیکەینە دەنان تەبعاً کاک پێشەوە کە ئێستا هەژنان بە هەزاریە کێشی 95 غرامە باوەڕ بکە سەرماگان نانەوەخانە هەبووە یەڵە کرێەکەی پێدرایە یعنی ئەو کاتی ئێوە تقریبا 6 مانگ دەبی ئەو ئاردە رووسیا هاتیان خۆشە ئەوانە ڕوونکراونەتەوە ئەگەر داواکارێک تێ لە حکوومەت لەسەر ئەو بڕیارە ئەگەر بۆچوونێک تێ پێشنیازێک تێ حەزم لێ ڕاستەخۆ بە حکوومەت بڵیت من وەکو باسم کرد ئەمە نیوڕانێکە طبعا 2 ساعات دو ساعات لەگە جەنابی قایمقام دانیشتین بەڕاستی زۆر بە درەچی ساف و زۆر بە جوامێرانە زۆر بە نەرمونیانە من سوپاسی دەکەم لێرەوە کاکە هەموو حکوومەت بە نەرمونیانی و بە جوامێرانە لەگەڵتانە نانە مەقسەدم یعنی بەڕاستی ینی بۆی پێت بڵێم بەڕێز جەنابی قایمقامیش بە تەوسیەی جەنابی سەرۆک وەزیران بەڕێز جەنابی پارێزگاریش بە هەمان شێوە هەموو دام و دەستگاکانی ئەم حکوومەتە لە خزمەت خەڵکی خۆیەتی زۆر پێت بڵێم و ئینشەڵا شتێکی ڕوو نادانە ئێوە زەرەر بکەن نەخەڵ من باسی کرد کاک نەبەس باسی کرد بەڕاستی خێری بنووسیتن ناخێر نییە ئێمە کە خزمەتی خەڵکی خۆمانەکەین خێر نیە ڕاست دەکەی کات و خزمەتی خەڵکی خۆت کرد خێرشت دەگاتی بڵام لە هەمان کاتدا بەڵام ئێمە ئەوان دەڵێ ئەرکوانە ئەرکە و بەخۆی ئەتو ئەگەر خزمەتکاری خەڵکی خۆت بیت کاکە هەم ئەرکە هەم خێرە بەڵام ئێمە بەڕاستی ڕەچاوی وەی نەکردی وەزارەتی بازرگانی کە دەنام ببتە 1000 ئەتو ئایا ڕۆژانە چەند زەرەلا یاخود 5 نام ببتە 1000 لە دەنانی کێشی 900 غرام بی کاکە دەکا 5 نام بە هەزاری کێشی دەکا 180 غرام ئەمە تا ئێستا 150 بەدەر لە دەستێوەرد ببرن بەدەر لە دەستێوەردانی حەزبی و بەیاننامەی حەزبی و هەرچی ناوی لێدەنەی کە بەکاری دێنن چیتان لە هەکبەدا بۆ نانەواتچەکانی سەرجەم کوردستان خۆر پێنا شارێک نێکاکە هەرێمی کوردستان 3-4 پارێزگایە چیتان لە هەکبەدا ئەوەی کە ئێستا بەڕێزان وا خۆیان ئەڵێن کە بەڕێز قایمقام لەگەڵیاندا ئەنیشێت پارێزگار لەگەڵیاندا ئەنیشێت و پێویست بکە وەزارەتی بازرگانی لەگەڵیاندا ئەنیشێت ینی ئەمە دەستی پێکردەوەی کە لێ بۆ چارەسەری ئەم کێشەیە کە ئەوانیش ڕازی بکەواتە نیەتی چارەسەر هەیە بۆ مانایی کە حکوومەت لە بیدایەتەوە ئەوەی کە میدیا شێواندی و هەندێک ئەحزاب شێواندیان بیدایەت حکوومەت نیەتی ئەوە بووکە هەم ئەمان زەرەر نەکەن هەم خەڵکی ئێمەش زەرەر نەکە یعنی ئێمە بیبڕێنینەوە لەم لێرەدا دەست پێکراوە کە گوێیان لێگرندا ئەنیشن لەگەڵیان بۆ یەکە چارەسەرێک بدۆزرێتەوە ئەمانیش پێی مرتاح بن و بە زەرەری خەڵکیش نەبێت خەڵکیش سوودی لێ پێشەوە ئێستا ڕۆژانە دەبینین دەبیستین دیسان ئەو مێدیانە زیێدەتر کاری لەسەر دەکەن ناو گوێمان لە دەبێت درۆنێک دێ خۆی لەوێدا و خۆی لەوێدا و خۆی لەوێدا و بەر بوویەوە و خراە خوارەوە بەماخیرە شاندێک چوونە بەغدا لەسەر بابەتی هێرشە درۆنیەکان ئێستا ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چەندگایەکتان ناوە چونکە بەڕاستیەوە کاریگەریە لەسەر بازار کاریگەری هەیە لەسەر لایەنە کۆمەڵایەتێکە لەسەر من و تۆ لەسەر هاوڕێیەتی لەسەر سەفەرکردن لەسەر ینی وابەستەیە ڕاستەخۆ بە هەمومانەوە لەم دانیشتنی دوایی لەگەڵ بەغدا باس کراوە پێش ئەوەی بگەین ئەو دانیشتنە باس کراوە بەڕێز جەنابی سەرۆک وەزیران خۆی قسەی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق کردووە و بەشێکی لایەنە عێراقیەکان سەردانی هەرێمی کوردستانیان کرد لە سەرم بابەتە و بەڕێز سەرۆک وەزیران بەدەنگەوە هاتووە بۆی کە چارەسەرێکی ئەم کێشەیە بکرێت چونکە ئیدی ئەم شتە گەشتۆتە حاڵەتێک مای قبوڵکردن نییە و ئەوەی کە هەندێک گروپی تیرۆریستی ئەنجامێدەن بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان جگە تیرۆر هیچ پێناسەوە ناوێکی دیکە هەڵناگرێت و ئەم هێرشانە تەنها ئەو گروپانە ئەنجامێدەن کە هەم لە عێراق و هەم لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا کۆمەڵێک گروپی بێزراون و ناویان لە ناو لیستە ڕەشەکاندایە بۆیە حتمما کارەکانیشیانە بێ شوێن دەستەکانیشیانە بێ ڕەش بێت بۆیە لەگەڵ حکوومەتی فیدراڵ بە فەرمی قسە کراوە لەسەر ئاستی باڵا و داوامان لێکردوون کە ڕێگە چارەیەک بدۆزنەوە ئەمە ئەم شتێک کە ئێستا بۆتە عادەت و ڕۆژانە دووبارە بێتەوە ڕێگری لێ بکەن چونکە وازح و دیارەکێ ئەنجامێدات بۆیە ڕێگریەکەشی ئاسانە هیچ شک و گومان لەو دەوروبەرە هەیە نێزیک حتمما ئەوەی کە دێت درۆنێگا ڕاستی هەولێرەکە پێویستی بە چاوساغێکە بێت بۆیە ئەگەر ئەوان کۆنتترۆل بکەن حکوومەتی فیدراڵ کۆنتترۆل بکات چاوساقەکانی خۆشمان بێ ئیشە بن زۆر باشە
هەر لە دوهەمین سەردانی ئەم شاندەی هەرێمی کوردستان پێما بێت لە دەست پێکی مانگە بوو بەڵێ لەسەر موچە پێم خۆشە بەڕاشکایی پێم بڵێ گەشتن بەچی لەگەڵ بەغداد. ئێمە لەسەر دوو پرس لەگەڵ حکوومەتی فیدراڵ قسەمان کردووە کە هەردووکیان پەیوەندیان بە موچەوە هەیە توانە ینی پرسەکەی دیکە ژەر پەیوەندی بە موچەوە هەیە بابەتی نەوتە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو تەفاسیلێکەوە لەگەڵ لایەنە تایبەتمەندەکانی حکوومەتی فیدراڵ دانیشتووە کۆمپانیەکانی کە کارەکەن لە هەرێمی کوردستان ژمارەیەکیان چوونەتە بەغدا گرێبەستەکانی خۆیان نیشانی حکوومەتی فیدراڵ داوە خۆیان بۆیان ڕوون کردوونەتەوە تەوزیحیان بۆ داون ئەمەندە بەرمیل بەرهەمەهێنین ئەمەندە پارەمان لە هەرێمی کوردستان خەرج کردووە تێچووی بەرهەمهێنان و دەرهێنان و گواستنەوە هەمووی بە وازەحی خراوەتە بەردەستیان یەک ئەرقامیش نەماوە کە لەلای ئەوان ناڕوون بێت لە قەزیەی نەوت چونکە کۆمپانیەکان خۆیان چوون بۆی کە تەوزیح بدەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان حتمما ینی هەم کۆمپانیەکان لەو کۆبوونەوەی حاضر بوون هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی فیدراڵ و لە کۆبوونەوەکان و تویانە ئەم قسانەیەوە بۆ ئێمە مقنعن و ئەم بەرچاوڕوونیانە بۆ ئێمە پێویست بوون و ئەگەر پێت بڵێم بەقەد نوکە دەرزێکیش ناوازەحی لە کردی نەوتی هەرێمی کوردستانە نەماوە ئیتر پێویستە ناردنە دەرەوەی ئەم نەوتە دەست پێ بکات. ئەدی بۆچی ئەم پرۆسێ تاوەکو ئێستا بەردەوامە کێشەکە لەسەر پرۆسەی برسیکردنی فەرمانبەران و موچە پێدەرانی هەرێمی کوردستان کێشەکە لە قەزیەی نەوتەکە بڵێم لەسەر تێچووی بەرهەمهێنانی نەوت بوو ئێستا گۆڕانکاریەک هەیە لە ئەو نرخەشی کە پێشترە درا دوای ئەوڕوونکردنەوەانە خۆشیان مقنعان بەوەی کە ئەم پارەیدانراوە ئەم $6 پارەیەکی کەمە بڕە پارەیەکی دیکە دیاری کراوە بەڵام ئەویش هەر بەکەم زانراوە کاک بێشە جاوی پرسیارەکەم دیسان دوبارەی دەکەمەوە پێتەڵێم بۆچی پرۆسەی برسیکردنی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بەردەوامە با ڕاشکاوتر بووم ئایا هەوڵێکی ئیقلیمی هەیە ئێمە لەم کۆبوونەوانەی کە هەموو لە ساڵی ڕابردوو ئەنجامماندان من پێشتری لە چەند بۆنەیەکی جیاواز وتومە ڕێکەوتنی زۆر باشمان کردن بەڵام ئیلتیزامی باشمان نەبینی ئیلتیزامە باشەکەش پێویست بوو لەسەر حکوومەتی فیدراڵ جێبەجێ بکات و ئەمەش کە ئێستا من ئەتوانم بڵێم ئەم کۆبوونەوانەی ئەم جارە وەکو ساڵی ڕابردوو درێژ نابن چونکە هیچ ناماوەتەوە ئیتر باسی بکەیت هیچ شتێک نەماوەتەوە ئێمە ئیتر ئێستا خەریکە ئەگەینە ئەو گومانەی بە ئەن قەستەمە لەگەڵ ئێمە ئەکرێت هەوڵێکی هەمەلایەنە هەیە لە هەموو شوێنێکەوە هەوڵ هەیە و لە عێراق و لە دەرەوەی عێراقەوە هەیە کە ئەمە لەگەڵ هەرێمی کوردستان بکرێت بەڵام ئێمە لە ئەمە مەسەلەی نەوت بوو کە باسم کرد لە گفتوگۆکان لە مەسەلەی موچە مناقەشەیە کراوە لەبارەی هەمواری پرۆژە یاسای بودجەی پەرلەمانی فیدراڵ تقریبا لەمەش ڕێکەوتنێک کراوە ئیتیفاقێک کراوە کە مەسەلەی موچە لە هەموو پرسەکانی دیکە جیا بکرێتەوە و بڕێک پارەش دیار کراوە تا ڕادەیەک حکوومەتی هەرێمی کوردستان پێی مقنعە بۆی کە ماگانە بینێرن بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دیسان ئەگەر بێت و ئەم ڕێکەوتنەش ئیلتیزامی پێوە بکرێت نەگوکو هەموو ڕێکەوتنەکانی دیکە حکوومەتی هەرێمی کوردستان بچێت هەموو شتەکان ڕوون بکە وازح بکە زۆر باشە زۆر بەدڵمانە و دوایی کە دێتە وەختی ناردنی ئەو پارەی کە حەقە و خێر نییە و سەدەقە نییە بە خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت ئەوە حەق و مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە مادام کە ئەڵێن فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو هەر ناوچەیەکی دیکەی عێراق مافیان هەیە کەواتە بێم قسەیە ئیلتیزامی پێوە بکرێت مەسەلەی موچەی فەرمانبەرانی ئێمە لە هەر بابەتێکی دیکە جیا بکرێتەوە و وەکو یعنی نەکرێتە وەکو دیل بگیرێت بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانی پێ عەزیەت بدرێت بۆیە تقریبا ئیتیفاقێک کراوە ئەگەر ئیلتیزامی پێوە بکرێت دەستخۆش دەگەڕێم وەلای میوانە بە ڕێزەکانم وتم لە چین و توێژی گیان گەنجیشی زۆرە ماشەڵڵا چێ پرسیاری لە کاک پێشەوە هەیە لە حکوومەت فەرموو. سڵاو ڕێزم بۆ هەموو لایەک و دانیشتوان هەیە ناوم بێلانە لەگەڵ کاک ئەیمەن هاتووین بۆ ئێرە بە نوێنەرایەتی دوکانی ڤەیپەکان لە هەولێر دوکانی ڤەیپ جگەرە ئەلکترۆنی فەرموو. لە ڕاستی تووشی کێشێکی زۆر گەورە بووین لە ناکاو دەرگای ڕزقیان لە سەرێمە داخست بەبێ هیچ مەسەلەن خەبەرێک پێشتر تەنها پێش سەر ساڵ وتیان دوای سەری ساڵ دەست پێکەین بە داخستنی دوکانەکان بەبێ ئەوەی هیچ سەبەبێک بڵێن و ڕێک دوای سەر ساڵ بە دووەم ڕۆژ کێشەکەوێتەوە بێ دەرگای ڕزق لە سەرێمەدا بخەیت بێ هۆکارێک
ئەو تۆ باسی ڤیپەکەی بەڵێ دەرچۆ لە وەزارەتی تەندروستی بۆی کە قەدەغە بکرێ وایە ئێمەش بەڵگەیەکمانەوێت بازرگانی ئەو باڵەتی باش بام پرسیارەکەم پێ دوایە ئەوەی دێنی زەرەر بە مرۆڤ دەگەێنی لە ڕووی تەندروستیەوە یاننا زەرەری کەمترە لە زۆر بابەتی تر ئۆکێ ئەنجا منەوە بەڕووری حکوومەتی هەرێمە دەکەم ئەمە لە قەزیەی نان تەفاهمان هەیە بەس لە ڤیپ تەفاهمان نییە بەس کاکە مۆزوعی ڤیپ بۆ خۆشتان نەزانن دەستان بۆ بابەتێک بردووە کە لە هەموو دنیادا تقریبن بابەتێکی تا ڕادەیەک بێزراوە مۆزوعی جگەرەی ئەلکترۆنی و زۆر وڵاتانی دنیا مەترسی زۆر خەتەری ئەم ڤێپانەی ئەم جگەرە ئەلکترۆنیانیان ئاشکرا کردووە زۆر لێکۆڵینەوە باس لەوەکەن کە سەبەبی شێرپەنجەیە سەبەبی نەخۆشی جۆرا و جۆرە بۆ مناڵان و ئەم ڤیپانە بەڕادەیەک خەتەریاتیان دروست بوو گەشت بوو نە قوتابخانەکان و دەستی مناڵان و وە لە کۆڵانەکان ئەفرۆشران و بە شێوازی جۆرا و جۆر هەموو کەس ئاسان بوو ئەم بابەتەی دەستکەوێت بۆیە من تا ڕادەیەکی زۆر هاوسۆز نیم لەگەڵ قەزیەکەەوە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و خۆمان ئەو بڕیارەی من تێگەشم گلەیەکەیان لەوەیە دەڵێت لە ناکاو دەرگەمان بۆ پێشتر ینی سەقفێکی زەمانیان بۆ دانەدراوە سەقفی زەمانی بۆی ساغی بکاتەوە بەسەر مناڵی خەڵکە چی لێکات بە پێت بڵێم کە پێم خۆش سەرەتای ڤیپت پێ بڵێم چییە ڤیپ دوو بابەتە ڤیپ جیهازە گەورەکانە کە دووکەڵی زۆرە زۆرە نەنە دووەم بابەتیان پۆدی پێلێن ڤیپەکە بۆ نەرگلە کێشەکانە کە وایان لێ بکەن نەرگلە تەرک بکەن چکە نەرگلە زیانی زۆر زیاترە بابەتی دووەم پۆدە ئەوەیان بۆ کەسانەیە کە ئەیانوێت جگەرە تەرککەن ئەم بابەتی سێمە کە بازاری تێکدا ئێمە خۆشمان بە دڵمان نییە پێلێن دیسپۆزەبڵ پێلێن جیهازی بچووکە قومەکانی دیاریکراوە مەسەن لێ 1000 قومە 10,000 قومە ئەو خۆمان لێ ڕازی مارکێتەکانیش کاکە لە مارکێتەکانیش بزەبەت وای لێ هاتووە مارکێتی فرۆشێت تەرەفرۆشی فرۆشێتن نازانم زۆر شوێنی تر عیلاقی کردووە لە هەموو ماڵێکا خەڵک مناڵەکان 5 ساڵ و 6 ساڵ گەشتوتە دەستی بەڵگە هەیە وای ڕاستەکەی مارکێتی سەر سوچی کۆڵان لەگەڵ تەماتە و خیارەکە جگەرە ئەلکترۆنیش ئەفرۆشێت ئەمە ئیشێکی خراپە حکوومەت ڕێگری لێ بکە بەڵێ نەنە ئیشێکی خراپ نییە ئەوە بەڵام ئێمە وەکو دوکانی ڤیپ ئەو شتانەمان نییە کاک بێشادخوا بوو پێم بێ من سەیری ئەوەلیاتی ئەو بڕیارم کردووە پێما بێ وەزارەتی تەندروستی عێراقیشی لە دواوەیە ئەوانیش خەریکی هەنگاوێکی وابوون وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانیش بە دواشونێکم کردووە من بەڵام نازانم ئەوەی کە ئەو باسی دەکات دیارە پۆلێن کراوە ئایا جۆری هەیە ئەم شەرحەیە تاکرێ بۆ وەزیری تەندروستی بکەن بچن لای بەڕێز وەزیری تەندروستی ئەم شەرحەی بۆ بکەن هەرچەندە بەڕاستی من خۆم لەگەڵ ئەوە نیم کە هەر دوکانێک و هەر سەرسوچی کۆڵانێک و هەر مناڵێک لە مەکتەب و هەندێک جار لە بەردەم مەکتەب بەرامبەر دوکانەکە 50 نوعی اینجا ئەوەندە شیرین و خۆشەویستیشیان کردوون بە ڕەنگی جیاواز و تامی جیاواز و مناڵ دڵی لێ بڕیاری لەم جۆرە من نازانم ینی بۆ گرەی لە حکوومەت بکرێت کە نەیەوێت خەڵک تووشی کان لای وەزیری تەندروستی خراپە یان مەسەلێکی تر بڵێ ڤیپ خراپە وەرە بەڵگەم بۆ بێنە من دەبڵگەت بۆ هێنم بەڵگەی چی ئیسفادەی هەیە گەشەیە بە مناڵ چاوی مناڵ بە قۆتەکە سی مناڵ باشەکە بەڵگەکانت چین باشە منیش دوای بەرنامەکە وەرە 50 بەڵگەت بۆێنم کە زەرری هەیە 50 لێکۆڵنەوەت بۆ نێرم لەوانەیە بڕیارە دەرچوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی با ڕاشکاو بیڵێم ئەگەری زۆر هەیە لە هەولێر و دووەک جێبەجێ بکرێ لە شارەکانی دیکەی پاشان لە شارەکانی دیکەی عێراقیش جێبەجێ نەکرێن بڕیار ئەمە یەکێکی ترە لەو مەشاکیلانەی سەدان مادەیتر هەن کە گفتوگۆم لەگەڵیان کردووە وابوو کە قەدەغە کراون و ڕێگریان لێ کراوە و حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر مەسلحەتی خەڵک نەیویستوە خواردنی خراپ بێتە ژوورەوە نەیویستوە موادی خراپی زیان بەخش چوزانم ئاردی خراپ گۆشتی خراپ بێتە ژوورەوە داخەڵ ببێ بەڵام خەڵکی قاچاقچی و پارەپەرست و هەلپەرستیش لە وڵاتە خاڵی نین زۆرن جەنابەت پێت باشەوانە زۆرە بەڵام ئێمە ئیرادەیەکمان هەیە کە ئەبێ بیکەین
ئەمڕۆ ناسبێ بێم شتانە چاک بکەین کاکە. ئەی باشە چێ قەرەبوویوانە بکاتەوە ڕوو لە وەزیری تەندروستی بکەن بۆ واللهی کەس قەرەبوویان من ناچم قەرەبووی بەڕێزە بکەمەوە خەریکی بۆ خۆی ئەگەر ڤیپی فرۆشتویان پۆدی فرۆشتووە با بچێت تەسنیفێک ببا بۆ بەڕێز وەزیری تەندروستی بڵێ کاکە ئەوەی من زەرەری نییە بۆ خەڵکو عیلاجێکم لێ کاتەکەی مشکلەیە ئێمە یعنی چەندێکە دوکان داخراوە طبعاً زۆر ناخۆشە تۆ بێ یەکسەر دەرگاکە دابخی لەسرم کە من ژیام لەسەرەوەیە بەڵێ بەڵگەمان لایەکە ئێمە ئاشیاکان بە مەتاڕی هەولێرەوەی برای من تۆ مادام کاسبی پیاوێکی عاقڵ و گەنجێکی زیرەکی ئەتوانی ڕێگەیەکی تر بدۆزیتەوە بۆەوەی کە مادام ئیمکانیەتت هەیە توانی و تە دوکانێکی وادا بنی دوکانەکە بگۆڕە بە شتێک کە حکوومەت قفڵی لێ نەدات تەنها من نیم 100 کەسی ئەو 100 کەسە بابی گۆڕە ناکرێ من ژیانی هەزاران منداڵ بخەوە مەترسیەوە لە بەرخاتری 100 کەس دەست خۆش پامی تۆش گەیشت چێ دیکە بەشدار دەبێت بەڵێ مایکەکە تخوا مایکەی بدێ فەرمو کاکە گیان فەرمو بە زۆر تووڕە دیاری ناوەڵام تووڕە دیاری دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم ئێمەچی نانەوای هەرێمی کوردستان یعنی هەموو بەعام ئەمە زەعیەماندایە لە کاتی کە ئارد بە 49 بە 50 بووە هەتا ئێستا کامە قەردی ئەو کاتیمان نەدایتەوە هەمومان قەردارین ئێستا هەر دەرکەی هەر نانەوەیەکی بگری هەمووی قەردارە 15 ملیۆن 14 ملیۆن کەس نییە قەردار ئێستا داواکارەکەت چیە داواکاریەکەم ئەوەیە ئەو ئاردێک کە ئەوان دەرێن دەدەین نابتە ئیش ئیمە هەرزان نابتە ئیش بۆچێ فەرقی کەس پێی نابتە ئیش فەرقەکەی چیە فەرقەکەی کوالیتەکەی زەعیفە پێت ئێوە تاقیتان کردوتەوە لە تاقیمان کردەوە تاقیمان نەکردەوە کو هەر ئەو ئاردەی خۆمان عیبەکەی چییە عیبەکەی نانەکە ناشیرنا خۆی بەرەدا داخی زۆرە خەسارەی زۆرە ئەمە لەبەرەوەی هەتا ئێستا زەعیە ئەو کاتیمان مایە لە ئەوەی لە نانەوەی کاکە بۆ نانێکی باش کە لە کوردستان بە گەرمی خەڵکی جوتیاری خەڵکی کوردستان خۆمان دروستەکرێ ینی بۆ بە دوای چارەسەرێکیەوە ناگەڕێن داوا بکەن ئەم هاردە چی لێ بکرێت بۆی چاک بکرێ لە بریەوەی کە با من پێت بڵێم دەیان جۆری ئارد لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان ڕێگری کراوە لە هاتنە ژوورەوەیان بە خۆتان باشترە زانن لە من لەبەرەوەی کە مادەی خراپ و مادەی مسەرتن و کیمیایان تیا بووە و بە کەڵکی ئەوە نەهاتوون بە زنانەکەشی ئەڵەی گوڵەوەندە جوانە وایەیان لە سنوورەکان چەند جۆر ئارد ڕێگری لێکراوە لەبەرەوەی لە کوالەتی کۆنتترۆل دەرنەچوە ئاردی خۆمان نابتە ئیش باشە چ ئاردێکتان دەیە بێتە ئیش ئێمە ئێستا ڕووسی دەینین بە 28 بەڵێ لەو ئاردێکە دەماندنی هەرزانترە یعنی ئێستا ئەوەی دەکەین ئیش لە ئاردی داستی هەرزانترەکەوەی قایمقام لۆ داینایە ئیش پێ بکەین تەنها ئەوە دانراوە هیچ اختیارێکی دیکە بەس ئەوەی داینایە 280 دینار غاس هەرزان تۆنێکیش بکڕی ئەی کارەباکەشتان هەرزان کارەباکەمە 30,000 کارەبایە کاکە پێش پێشوایەک دەقەت خۆ تۆنێکیش بکری چەندی دیاری لەگەڵە پێم وابێ لە تۆنێکە یان یەک فەردە فەردەیەک کەمە چەند نانی پێت خەسارەکەی زیاترە پێشەوە بەنسبەت نانەواخانەکان فەرقی گەلە زۆرە بەڕاستی ئەمن وەمزانی تایبەتە بە نانەواخانەکان گژیرە بابەتەکە گژیرە گوتمەبی گفتوگۆیەکی نەرمونیان و ئێستا پەیامەکەی خۆت پێم وایە هەتا بەیانی بە منی بڵێنەوە من ئەزانم چی دوێت من بە تۆم وت قایمقام کە تایبەتمەندە لەگەڵتە محافظ کە تایبەتمەندە لەگەڵتە و وەزارەتی بازرگانی کە لەم بابەتەدا تایبەتمەندە لەگەڵ دەبێت زۆر باشە ئەمە مەمنونی جەنابتانی بەڕاستی ئەو نەرمونیانە لەنگۆ دەبینین ئەگەر ئەنگۆ قایمقام و معافزی مخەوەل بکەن بەڕاستی ئەمە قسەیان لەگە دەکەن چکە ئەمە ئەوڕۆ پاش 2 سعات کۆبوونەوەی بەڕاستی جەنابی سەرۆک وەزیران مخەوەلی کردوون کە زۆر باشە نە ئێوە زەرەر بکەن نە خەڵکی دیکەش زەرەر ئەمە ئەوڕۆ هەتا دەوری سعات ئێمە کاکەکیان ئێمە ناکرێ ئەم حکوومەتە ئێمە دەست بۆ هیچ بابەتێک نەبات لەبەرەوەی کە ئەگەر بمانەوەی گۆڕانکاری بکەین بمانەوەی کارەبات چاکەین بمانەوەی دەرمان چاکەین ئەبێت هەندێک شت هەیە بیکەین بە قازانجی خەڵک ئێوە زەرەر نەکەن خەڵکیش زەرەر نەکەن چونکە لە هەر بابەتێکی لەم جۆرە کە مناقەشەیەکرێت بەڕێز سەرۆک وەزیران ئەڵێ خەڵک یا زەرەر نەکات 2 سعات لە کۆبوونەوەی لەگەڵ جەنابی قایمقام بەڕاستی ئەویش دەبی لەبەر ئەوەی بڕیارەکەی پێدەرچووە لە ئەنجومەنی وەزیران ئەویش دەبی سەر و خۆی ئاگدار بکاتەوە بەڕاستی ئەمە تقریبا 5-6 فڕنی قفلیان لێدا بوو لە لای گەڕەکی سی و ئەولایە بەڕاستی
کلیلەکان حتا دەوامیش نەمابوو تەلەفۆنمان لۆ کرد خاوەن فڕنیەکان هاتن باش ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ کاکە ناهێڵین زەرەر بکەن نازانم چیت کرد یعنی تەواوە مەمنونمە بەیانی ئینشاڵڵا کۆبنەوەیەکە قایمخانی دەکەین و دەمەجال گەنجەکانی دی مەجال دە و گەنجانی ئێوە جێدانێ دەگرین ئێمە جێ ئێوە بگرێ ئێمە بۆچی ڕاستە کاک پێشەوە بەڵام لە خزمەت پێش داواکارەکانی قوربان تەواو دەبی دە و گەنجانە بەژاریدا ئەوە گەنجی مستەقبەلی لە پێشە با بزانینەوان چ دەڵێن فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم ئەم دەستی ماندوونی ئەو برا بە ڕێزانە دەکوشم بەس ئەمن بەڕاستی عەزشم لێ بوو یە قسەیان پێ برم کە ئێستا ئەوها بەرامبەر حکومەتی دانیشتی نا بە کەیفە خۆیان قسەی دەکەن و حکومەت گیان لێ ڕادەگری تخوا جوان بوو لەسەر تەلەڤیزۆنی هاتن گۆتان وەڵامە نانی نادەینە پێشمەرگە و وەنانیش نادەینە فەرمانبەران ئاخر لەبەر چێ ئەو قسە ئیکردنەیە خەرکانێک لە دیار بیتن باشە ئەو حکومەت تەعمیمی مەکە لەوانەیە مەجالی قسەکەم دەتاوی ئەوە حکومەت لە پێشتە دەرێ بەغدا بیانوت لێ دەگری معاشت نادێت وا ڕوو بەڕوو پێ دەری باشە بەغدا کە بیانووی لە من دەگری بەغدا کە بیانووی لە من دەگری زانین لە بەرچێ وەڵڵی چاوی بە هەولێری هەر نایە وەڵڵا چاوی بە هەولێری هەر نایە چەند جار لە کەناڵە پرۆفشناڵەکانی بەغدا دیتانە کە باز لە ئاوەدانی دەکرێت هەولێری دەین ڕازە ترسان هەردە گۆڕن ڤایبەکەی دەگۆڕن بەیامی تۆش گەیشت با بگەڕێنەوە سەر تەوەری دیکە هەندێک تەوەرەیە زۆر بە گرنگی زان باسی بکەین لەو بەرنامەیە لە ڕووی سلکی دیبلۆماسیەوە لەم کابینەیە باڵێ چی کراوە لە کابینی نۆدا ئێمە ڕۆژانە شان دەبینین زۆر جار لە هەندێک میدیا خۆت ناو لێنا من ناو لەی میدیاک نانێ باز لەوە دەکەن پەشیمان نیم لەو ناوی کە لێیان پەیوەندی دیبلۆماسیمان زۆر وێرانە زۆر خراپە زۆر بڵە هەتا کۆتایی لەم 4 ساڵە لەم کابینەیە پەیوەندی دیبلۆماسی حکوومەتی هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە زەحمەت لە ئاستێکی زۆر باشدایە و ڕۆژانە ئەگەر بە خۆتان ڕۆژنامەوانن متابعەکەن کە هیچ ڕۆژێک نەبووە شاندی بیانی و نوێنەری وڵاتان لە ئاستی باڵا لە ئاستی وەزیری دەرەوە بەشێکی زۆریان سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بەڕێز جەنابی سەرۆکوەزیران چەندین سەردانی هەبوون بۆ دەرەوە و کۆبوونەوەی باشی هەبوون لە دەرەوە و هەروەها توانم پێت بڵێم ئەخیر جوڵەی دیبلۆماسی لە چەند ڕۆژی داهاتوو بەڕێزیان لە کۆڕبەندی داڤۆس بەشدارە بێت و کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی بن لەگەڵ سەرکردەی وڵاتان بۆیە بابەتەکە گشتگیرە ئەوەی کە هێرشەکرێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان گشتگیرە و هەموو شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەکو پێم وتی بەڕێز سەرۆکوەزیران دەستبەرداری پرەنسیپ و مەبادیەکانی خۆی نابێت بۆیە ئاساییە لە ڕووی دیبلۆماسیەوە هێرش بکرێتە سەری میدیاکان و ئایا بڵێن ئازادی میدیا و ڕادەر بڕین چوزانم هەر بابەتێک کە ڕۆژانە ڕووەدا یەکسەر ڕەبتیکەنەوە بە جەنابیەوە بیبەستنەوە بەهۆی کە حکوومەت لەم بابەتەدا بۆ جۆرە باوەڕم پێ بکە ئەوانەی کە قسەی گەورە دژی ئەم حکوومەتە ئەکەن هەر کامێکیان لە شوێنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بووە ئێستا تۆزی حکوومەتەکەشیان نەمابوو لەبەرەوەی کە ئەو فشار و ئەو زەختەی کە ئەم حکوومەتە بەرگەی گرتووە هیچ کەسێک ناتوانێت بەرگەی بێشەوە زۆر جار ئەو حزبانێک کە بەشداریشن لە حکوومەت تەنانەت لە بەرنامەی منیش نوێنەرایەتی یەکدوو لایەن کە بەشداریشە لە حکوومەت غەیری حزبەکەی سەرۆک وەزیران بەشدار بە ڕەخنەشی گرتەوە من دەمێ بزانم ئێوە لە ئەنجومەنی وەزیران لە ژێریەک کابینەن گفتوگویان لەگەڵ ناکەن بڵێن کاکە ئێوە زەحمەت نەبێ پێمان بڵێن بۆ لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەت و دوای دەوامیش بەجددی دەبنە ئۆپۆزیسیۆن ینی پێتان نەبوو بوون بەڕاشکاوی ئێمە دژی ڕەخنەنین و دژی گفتوگۆ نین و دژی هیچ مناقەشەیەک نین بەڵام دژی دووڕووین ئەبێت پرسیارتان لێ کردووە ئەبێت من هیچ لایەنێک لێرەوە بە مۆباشری ئیتیهام ناکەم بەڵام ئەوەی کە بەخۆی تێگا با تێبگا ئەگەر تۆ لە بابەتێک هاتیتە پێشەوە وتت من شەریکتم مەردانە شەریکم بە لە علاقاتی کۆمەڵایەتی اجتیماعی دینی سیاسی بە هەر کەسە دوت من شەریکتم ئیلتیزاماتت لەسەر شانە منیش ئیلتیزاماتم لەسەر شانە دانیشین قسەکەین گفتوگۆکەین ڕێگەکەوین بەڵام ئیلتیزامیشەکەین ئەگەر گلەیەکی شت هەیە لە ئەدای من لە قسەی من لە سیاسەتی من شوێن زۆرە بۆی قسەی تیا بکەین نەک ئێستا جەنابەت بە من بڵێ ئەم پیاوە بەڕێزە بەڕاستی کاک پێشەوە لەو مەجالە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی شتە کردوێتی ئاوا و هەمووی باشە و بەڵام لەو لاوە بچێتە بەردەم کامێرەیەکی دیکە قسەیەکی دیکە بکات دروست لە چەند ڕۆژی رابردوو
جموجۆڵێک هەبوو لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ هەندێک لایانی دیکەی سیاسی بەشدار بوو لە حکوومەت بەڵێن هێزەکانی ئەو پەیمانانەوە باز لە یەکگرتنەوەی یان یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کراوە ماوەیەکی زۆرە باز ناکرێت لەوە گەیشتم بەچی کاک پێشەوە لە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هیچ کەسێک وەکو سەرۆکی ئەم کابینەیە لە دەست بەکاربوونی کابینەکەیەوە ئاسانکاری نەکردەوە جدی نەبوو لەوەی کە ئەم پرۆسەیە بچێتە سەر ڕێچکەی ڕاستەقینەی خۆی و حتا حزبەکەی خۆشی پابند کردووە بۆی کە ئیلتیزام بکات بێتە پێشەوە ئاسانکاری بکات و بەڵگەش هەیە چەند لیوایەک هێنراونەتە سەر وەزارەتی پێشمەرگە بەڵام ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانیە ئەگەر کەسێک تۆزێک هەستی نیشتیمانی هەبێت چەند زووتر و پەلەتر بکرێت لە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە هێشتا درەنگە بۆیە بربەستەکان لەوانەیە بەرژەوەندی کەسی هەبن بەرژەوەندی هەندێک بەرپرس هەبن لەوانەیە ئێستا بەرپرس بێوێت خۆی فەرمان بکە خۆی حکوم بکە چۆنی بوێت پێشمەرگە بەکاربێنێ پێشمەرگە بۆ هەموو شتێک بەکاربێنێ بەڵام ئیشی پێشمەرگە پێشمەرگایەتی و پاراستنی خاکی کوردستانە نەک ئەوەی کە بەرپرسان بە ئارەزوی خۆیان بۆ مەرامی سیاسی و مەرامی حەزبی خۆیان بەکاری بهێنن و لە شکۆ پێگەی ئەم هێزە بدەن من دڵنیاتەکەمەوە کە ئەمە بۆ چوونی بەڕێز جەنابی سەرۆک وەزیرانە کە ئەبێت پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بێت و ئەرکی پاراستنی خەڵک و خاکی کوردستان بێت ئازاد بێت لە دەنگدان ئازاد بێت لەوەی کە چه بیرروڕایەکی سیاسی هەیە بەڵام لە کۆتایی داوای کۆمان بکاتەوە نیشتیمان پەروەری و خاک و ئەم وڵاتە بێت کە هەمومان لە بەرچاومان هەمومان لە بەرچاومان ڕوونە هەموو ڕۆژێک کە ئێمە تێپەڕێنین ئەگەری هەیە پێویستیمان بە هێزی پێشمەرگە هەبێت چونکە لە ناوچەیەکی ئەوەندە سەلامەت دانین ئێمە کە لە دوو ڕۆژی دوژمنمان کەم بێت و ناحەزانمان چاویان لەوە نەبێت کە ماڵ و لانەی ئەم خەڵکەتێک پێشەوە لە دوو ڕۆژی ڕابردوو جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان بەڵێ گلەی لە کابینەکەتان هەبوو بۆ کارەکەی چی و کابینەی خۆیەتی مەگەر یەکێتی نییە بەڕێزی کە گرەی لە خۆی کردو لە منی نەکردو لە چ ڕوویەکەوە گلەی کردووە لەبەرەوەی کە حەزبەکەی بەشێکە لەم کابینەیە و بەڕێز جەنابی کاک قۆبا جێگیری سەرۆک وەزیرانە ئەو گلەیە کە کردوێتی ئێمە پێمان وایە لە یەکێتی کردووە لە پارتی نەکردو دروستە باسی حکوومەتی ئەلکترۆنی بکەین گەشتن بە چ قۆناغێک ئەم کابینەیە زۆر پێداگر بوو لەوەی ئێستا دەیبینین مەسەرەن لە هەندێک وەزارەت بە تایبەتی وەزارەتی ناوخۆ کە دیارترینیانە بە شێوەیەکی شەفاف مامەڵە بەڕێوە دەچێت تەنانەت لە ڕووی داراییشەوە پێم خۆشە بزانم هەنگاوی باشمان بڕێوە بەڵام ڕێگەکەش سەختە و ئاسان نییە ئەم کابینەیە ئاسایەکی سحری پێ نییە بە 4 ساڵ هەموو شتێک لە وڵاتە بکاتە پێرفێکت بەڵام ئیرادەکەی هەیە دەستیشی پێکردووە هیچ ڕێگرێکی ساردی ناکاتەوە لە مەسەلەی حکوومەتی ئەلکترۆنیش بابەتێک کە بۆ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە مەسەلەی هەژماری منەکاری زۆر باشی تیاکراوە حکوومەت ئێوێت لە ڕێگەی هەژماری منەوە ڕێگری بکات لە گەندەڵی لە سپیکردنەوەی پارە لەو کارە نایاسایی یاساغانی کە بە پارە ئەنجامەدرێن و ئێستا پارەی کاش لە هەموو دنیادا وەکو شتێکی بێزراوی لێ هاتووە چونکە هەموو وڵاتانی دیموکراسی سیستەمی ئەلکترۆنی و کارت و بانک ئەمانە پەیڕەوەکەن بۆیە هەتاوەکو ئێستا ڕێژەیەکی باشی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کارتی ئەلکترۆنیان بۆ کراوە لە پرۆژەی هەژماری مندا بەشدار بوون و ئێمە هەوڵیشمانداوە کە ئەم ڕوونکردنەوە و ئەم ینی ڕوونکردنەوە لەسەر ئەم پرسە ئەم پەیامە بدەینە خەڵک کە ئەم پرۆژەیە بە قازانجی خەڵکە بۆی کە پارە قۆرخ نەبێت لە دەستی خەڵکی قۆرخکار و پارە بۆ خزمەتی خەڵک بەکاربێتەوە و وەرگرتنی موچە ئاسان بێت خەڵکی خانەنشین و بەتەمەن و خاوەن پێداویستی تایبەت لە کاتی وەرگرتنی موچە ناڕەحەتی نەبینن بۆ هەموو بوارەکانی دیکەش ئێمە کار لەسەر ئەوەکەین کە لە ڕێگەی ئەلکترۆنی وا بکەین ڕۆتین کەم بێتەوە و قەرەباڵغی کەم بێتەوە هەرچەندە ئەمە کۆتایی پێ نەهاتووە من پێتەڵێم بەڵام دەستمان پێکردووە و ئیرادەشمان هەیە کە بتوانین ئەنجامی باشی تیا بەدەست دوامین پرسیارت لێ بکەم باڵێ لەم کابینەیە زۆر باز لەوە دەکرێت گلەی لە باج مەسەلەی باج دەکرێت باڵێ پێتان وایە ئەو گلەیانە لە جێی خۆیەتی کە لێتان دەکرێت حکوومەتی باج لە هەموو وڵاتێک هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دوامین پرسیارم حکوومەتی هەرێمی کوردستان
یاسایەکی پەرلەمانی کوردستانی جێبەجێ کردووە لە مەسەلەی باج تا ڕادەیەکی زۆر ینی ئەو گلەیانە ئەکرێن لە مەسەلەی باج ینی بەشێکیان پەیوەندیان بەوە هەبووە پێشتر هەندێک مؤسساتی گەورە معاملی گەورە کارگەی گەورە هۆتێل و ڕێستۆرانت بە جۆرێک بۆیان چۆتە سەر کە خۆ بەدزنەوە لە باشدان ئێستا کاتێک کە تۆ پێڵەی وەرە حەقی خۆت جێبەجێ حکوومەت کارەبات پێ ئێدات ئەبێت تۆ پارەیەم کارەبایە بدەیت عفو نییە تۆ وڵا فڵان ئۆتێل 200 ملیۆنی کارەبای لەلایە بە قەڵەمێک لێی خۆش بیشتیوان نییە لەکوێی دنیامە هەیە کاکسەهێن لەکوێی دنیا هەیە تۆ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە ملیارێک لە کارەبا خەرج بکات 150 ملیۆنی بۆ بگەڕێتەوە ئەی من چۆن بەردەوام بم لە پێدانی کارەباکە و ئەو کێشانشی کە مەسەلەن ئەگەر باز بڵێن بڵێ وڵا کارەبا ئێمە هەمیشە بەرهەمێنانمان زیاد کردووە بەڵام خوازیاری ینی بەکارهێنەریش زیادە بن بەردەوام لەگەڵیان تۆ سەیری ئەم هەموو پرۆژە نیشتە جێبوونە بکە ئەم هەموو ئاوەدانی و ئەم شەقام و جادە و بانانەی کە تازە دروستەکرێن هەمووی کارەبا ئەوێت و پێویستیەتی بۆیە تۆ بەردەوام ڕێژەکەت ڕێژەی بەکارهێنانت زیادە بێ لەم قابلە ئێمە بێت شتێک ڕەچاو بکەین دەست پێوەگرتن بە کارەباوە و بە ئاوەوە ئەم دوو بابەتە هەردووکیان مەصرفێکی زۆر قورسیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و بڕێکی زۆریشی من ناڵێم نیوەی بەڵام بڕێکی زۆری بە هەدەردانە پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس کە بە ڕاشکاوی وەڵامی هەموو پرسیارەکانەدا سوپاس بۆ ئێوە هێژا کە تاوە گوێسا لەگەڵ مامون لەوانەیە تۆزێک دڵتان ڕەنجا بێ بەڵام هەستم کرد کاک پێشەوا زۆر بە ڕاشکاوی وەڵامی دانەوە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کوردستان 24 و پرۆگرامی خۆتان پرۆگرامی بۆ هەمووان کە تاوە گوێستا لەگەڵم بوون هەمیشە ڕاشاد